فالمبرم أوجه السلام عليكم. عليكم السلام. شلون يونس تنسي أحوالكوا؟ يا خو بخير بي صحتكوا؟ زور سپاس جناب باشی أم باش والله. مارد منطقه دیاره بله. زور باش عزیزی. سنه چند داره؟ قرچ عربة. قرچ عالم وقرچ قدیم خود أنا بله. زي دايق بولما. زور باش بنا إخوي بريدة كريم من داني بريزي نصت وشست تسوار صلاة عن لبت عقيد شي ديكي برنامج تاكسي نصت وشست بيك دقينوا سرنشيني أو رومان هنرمندي ناوداري شاري هولير وكردستان كاغ يونستو تنسيكا لهنر وغوراني تركماني دلين رقم يكا امن الرأي نادم كامل نابي الرأي يبدن بس دلين رقم يكو لو رأيك نادت مثلا اخر نابي من روجنامه وانم بس قاي شكد بس يوم ممنون دابم امر ذكي بلادراني بوليسيات سوق لي مال او ايش حقي انا لا والله فبندي رين ما كان هات سوي باخر ما في شتا ابري اوسعتكوا والله ما شمراتكوا احوالتكوا صدقي خريجكي او خريجي او بزميمه صعيبيني انا هاتوا وسعتكوا والله باش مبرا مرتاحين الحمد لله هذيك بشتك خريجنا ببرناك كحفلات وقعدوا اقلنزو خزمتي وشاري لكن بس لو شاري يعني شاري كشا بخمان دايق بون ما نو شاريا والله مليره ودرتينا بو هم شاركان خزمتك زور باشا وانيا دمه سرتا يعني وبزانم صارت سنه دايق بو جياني هنري كود سبيكر ديا كو قد كتنا ومزالي هنري وشدري شي بالي بيوناي عيب نبي صالي ازار نوصت وشتا لداقوما لقرتش عربا صالي هزار نوصتو نوتدو دستن با كاري هنر كرت يعني من دال بشي بله ليرة سلاو ريزن بو سيد عيسى هيا مام سيد حفلة شي عائلي خوما نبو بقواسنوا ليرة سلاو ريزن بو ونرمندي خوشيويس كاك سددين كوريتيا ماما تشم شاعر اگر احتمال معلومات كتبي عماد نزار ماما كم با كاك سددين قوتي كاكا برازايا كم دنجي خوشا با گۆرانش برێ وەرەوتم مامە نالێمە من زوانم بینەوە بەردا هەرچەند بوو سەدەدین بە زۆری دەستمی ڕاشەلەوە سەر ستێجی گۆرانێکم گۆ لەوێ دیتر سەیدە ئیسا جولێدەنگم بوو جیرانمان بوو هەرێ لە بەرنامەی تەلەڤیزیۆنی بەرنامە چوە بەس نازانم لەبیرم نەمایە ناوەکەی بەرنامەکەی چ بوو ئیتر دەستمان بەکاری و نەرکرد حتا ئاکو ئێستا موفق بیت ناوبانگەکی زۆرت هەیە بە تایبەتی لە ناو بابڵین نەتەوەی تورکمان کە گۆرانی مێژەکی دیاری هونەرمەندەکی و هەروەها پێم وابی لە بواری نووسینیش کتێب و بەرهەمی چاپکراوت هەیە ئاستی هونەری گۆرانی و هونەری تورکمانی ئێستا لە چ ئاستێکدا ینی بەراورد بە ساڵانی بابڵێ زوو پێشەوەی تو دەست پێ بکەی گەر زانیاری تەبی ئێستا چۆنە ئەو کات چۆن بوو ئەو کات باشتر بوو ئەو کات باشتر بەڵێ مەسەلەن ئەو کات ڕاستە تۆزەک وەزعی مادی خراپیش بوو شتە چووە يعني ببير ما عندي نقطة كان توزك وضع باجنبو بەڵام هونەرمەندی وەکو هەولێری و تورکمانەکان زۆر بوو ئێستا نەمانە لەبەرچە لەبەرەوەی ینی سیاسی تورکمانەکان گلەیەکان لەوان دەکەم بە هیچ کارێک پشگیری هونەری تورکمانی ناکەن هەرچەندە ینی زێگایە چوادانانێن نەبەوەی هونەرمەندی پێڕابگەن زێگایە چوادانانێن خەڵک فێرە ئەیتن بی فێرە شت بی فێرە بواری مۆسیقابی فێرە بواری شعر نووسین بی لەبەر هەندێ ینی وەکو مادی معنەوی یارمەتی نییە ینی لە هیچ مەجالێک نیە یارمەتیان مەسەلەن ئەگەر سیاسەکانیش دامی ئەو مەجالە نەکەن ئەی با بڵێن بۆنمە بەڕێبەرایەتی ڕۆشنبیری تورکمانی هەیە با بڵێن بەشێکەی لە وەزارەتی ڕۆشنبیری سەر بە هونەری با بڵێن احتمام بە هونەری تورکمانی و ڕۆشنبیری تورکمانی دەدا ئەوان چیا کرد بەخوای لێرە لەبە هیچم نییە و هیچ مەسلحەتێکیشم بەگە کاک محەممەدی نییە کاک محەممەد دشادی کاک محەممەد دشاد زۆر یارمەتی و بەخۆی کاک محەممەد چەند ساڵێکە هاتی ینی بەڕێبەری هونەری و ڕۆشنبیری تورکمانی بەڵێ ئەنی زۆر لە مێژە نییە ناو وەزعایە ئەو بەقەدەری ئیمکانەتی خۆی یارمەتی دەدا بەڵام مەسەن وەکو مادی کاک محەممەدش ئەو مادەی دامی ناکەن کە زێگایەکی دانێ لە بۆ مقامات فێربوون و لە بۆی هونەرمەند فێرە دەورەی مۆسیقای بکرێتەوە دەورەی شعر و شتوا بکرێتەوە هەموو شتێک ئەوڕۆ لە بۆ وەزعی بە خۆ دەزانی ینی وەزە مادی وەزع باش نییە لەباندێ هەموو شتێک ڕاوەستایە بەڵام ئێوە حەفلاتان بەردەوامە بەڵێ من الحەمدلله ئەمە زۆربەی شەوان لە کەرکووچێمە
ئاسانها چون و هاتن بۆ کەرکووک و لەبەرچی ئەو با بڵێن وێزگەکە بوویتە کەرکووک لەبەر چه هەولێر نێ مەسەلەن خۆ هەولێر ژمارێکی زۆر هونەرمەندی تورکمانی دێ گۆرانی دەڵێن و ڕاستە کەرکووکیش زۆر بەڵام بۆچی ئەوە ینی وتان لە کەرکووک کردووە بەخۆی وەکو هونەری تورکمانی بە حەقیقەت قسەی بکەین ینی ئەو تام و چێژە و ئەو شعبیەتەکەی لە کەرکووکە چکە بە حەقت زۆر هونەریان خۆش دەوێت و زۆر لە هونەریش نێزیکن ئیمە لێرە وەکو ینی وەزع مادی کە باسم کردەوە لە بەوەی بێمەعاشی بێ وجێی و شتیوە خەڵکێک زۆربەی دیجەی بەکاردێنن بەڵام ئەمە چەندە وەکو هونەرمەند ئەمن گلەیشم کرد مەسەلەن لە هەر قاعەتی حەفەلات ئەڵەستن دیجەی من پێ دەکەن باشە وەکو حقوقکا پارەی من ئەمە کە لەوێنیمە دیژەم پێەیە گۆرانیم پێ دەکرێت دەبی ئایا ساحب حەفلە بی یان ساحب قاعە دەبی وەکو حقوقی پارەی ئەو هونەرمەندی بدرێتن سەر لە یوتیوبیش سەرچێکم لەبارەی تو کرد گۆرانی وش بەرهەم شتت گەلێک زۆرە لە یوتیوب بەس پێم وابێ هیچیان مافی توی بەسەرەوە نییە هەر خەڵک دایناوە و بڵاو دەکەن بەنا کەنالی خۆمەی ئای خۆتە خۆمەیتم بەڵێ بەس وەکو مەسەلەن قاعە حەفەلات و بگواستنەوە ساعاتە مەسەلەن گۆرانی من پێ دەکەن باشکە حقوقی هونەرمەندی چه ئیزین لە منوەگریتیا گۆرانیم پێ دەکا پێدوانی ئەوە خوار چەندە لە مێژە ساڕانێکی زۆرە داوا دەکرێت یاسایەکە بێ بۆ یاسایەکە بەڵام زۆر داوامان کرد ینی لە ساندیکی هونەرمەندانش داوامان کرد بەڵام ناکرێ ینی نازان بۆ جێبەجێ ناکرێت سێ زۆربەی شتیش ینی وەکو حەفەلات کەم بۆ ئێستا ئەو دیجەیە زۆر مسبب بۆ لە بۆ حەفەلات کابرا دەڵێ لەبەر چ بچم هونەرمەندەکی بینم پارەی بدەمێ لە خۆم دیجە چی پێ دەکەم و حەفلەکەی خۆم بڕێوە دەبم حقوقی هونەرمەندەکەش نادەم پێما بێت و بەس بە تورکمانی گۆرانی ناڕێ بە عەرەبی بە کوردیش گۆرانی زمانەکەم چێشم نییە یان لە حەفلاتی کوردیش بەشداری دەکەی لایڤ میوزیک شتیوان ناکەی ئێستا فترەکە لای موزیکم بەخوا ڕاگرتیا لە بەوەی تۆزەک پار نەساغ بۆ من وەزایی نەخۆشیمە بۆ جێم تەوازی جێم تێکچوو بەخوای تام و چێژەکەی لای موزیک زاران نەمایە ساڵانێک زۆر ئەگەر بەبییر بێ لە چوارچرای ئەقدەمە بوو یانی زاڵانی زۆر لێ بەشداریم کرد لە لای موزیک وشتووە لە زۆر بە حقوقیم بی نادی ئاوێزابی لە زۆربەی جیان بەشداریم کرد بەڵام وا سەیر دەکەم لای موزیک ئەو تام و چێژێ جاران نەمایە لەبەر چ یانی لە بە هیچم نییە بەس بەڵام برا عارەبەکانمان ئەو سعرە و ئەو پارەی ئەوان بە خەیاڵی دەچن لە بۆ هونەرمەندەکەی کوردستان ناکرێ بەس پێدوانی ئەجوای گۆرانی عەرەبی و ئەو حەفلاتانەی کە لە بابڕێن عەرەبەکان گۆرانی دەڵێن فەرقی هەیە لەگەڵ ئەو لایڤ میوزیکانێکە لە یانە شەوانەکانی خۆمان هەیە سەد فەرقی زۆرە وایە لە هەموو شتێک لە بوارەی هەموو شتێکی فەرقی هەیە بەڵام بەس بە خۆی هونەرمەند لە لایڤ موزیک بەڕێی من سەقەت دەبی چکە لە بەوەی چیە ئەتون ناکرێ هەفتان لە لایڤ موزیکدانشی گۆرانی تازە و بلێشتی نووا بلێ کەس ئەو قابلێتی نی ینی لە هەموو دنیای هەر ساڵێ بەخۆی خەڵکە 5 گۆرانی 6 گۆرانی شتە زیل دەکات چکە گۆرانی دروستکردن گۆرانی تەزیکردن بەڕاستی زەحمەتە تو دەبی بزانانی ئەو جەوە چی دەوێ ئەوە جوایە چی دەوێ وانە تەکالیفەکەشی زیاد زۆر فەشی زۆرە ینی بەخوا ئێستا هەموو تەزیلەکانی کاری و نەریشمان لە بەرچ خۆمان دەدەین هەرچەند دەدەنێن با خزمەتی و شارەمانەبی بەڵام پێدوانیە ینی هونەرمەند کە خۆی ئیش دەکا و حەفلەی دەکا و با بڵێن لایڤ میوزیک دەکات پارە وەردەگرێت بۆش ینی پێویست نییە کە لەو پارەی خۆی خەرج بکات بۆی چەند بەرهەمێکی جوان و کوالەتی بەرز تۆمار بکە و بڵاو بکاتەوە بۆی کات برەودانبی بە ئیشەکەی خۆی ینی تەطویری ئیشەکەی خۆی بکە و خەڵک زیاتر بیناسی دەزانم ئێستەمە دەکەین بەڵام ئەگەر دامەکەی بە قوتر بی کولفەکەی باشتر بی شتی باشتر دەکەی یعنی ئەوڕۆ هەموو گۆرانێک بە ئەجوای مۆسیقا و ئیستۆریۆی بە حەسەب ئیمکانەتی بەرچی خۆت یعنی قەزدەم لە چ دێ کە پارەکەی بە قوتر بی ئیستۆریۆ و عەزفت بە قوتر دەبی کلیبەکەی بە قوتر دەبی وانە یعنی قەزم لەوەی فەرقەیە هەل بتوێنێتەوە ینی کەمە پارەی خازاز دەکەین و لە فەرزی خوای بە قەدری ئیمکانەتی خۆمان گۆرانی تەسیل دەکەین بەڵام کە دامەکی باش هەبی حیسابەچکە دەبی زۆر باشە باسی ئەجوای ئەو حەفلەی شەوان و گادام نۆ بکە ئێستا وەزعەکە چۆ زۆر جار پێم وابی منافەسەی توندێ لە بینی گۆرانی بێژەکان
من هەرچەندە زۆر شارەزایەتی تۆم لە هونەری تورکمانی نییە بە تایبەتی زۆری مەقاماتەکانی وەکو قۆریات و ئەوانی کە دەیڵێن بەڵام بیستومە ینی بینومە کە منافەسە هەیە جوابدانەوە هەیە ئەوە چۆناوە بەخۆی مەسەلەن ئیمە وەکو چی یعنی تقریبی ینی 100% نییە مەسەلەن برا کوردانی خۆمان چۆن دادەنیشن شەڕەبەندی دەکەن ینی جوابدانەوە بەندیانەی مە شەڕە قۆریاتمانەیە مەسەن مۆزوعەکەی مەچێ فەرقە چییە مەسەن مەوازعە گورانی بێژەک لە خۆی مەوازعەچ دەلێ مەسەن دەلێ لەسەر ئاوی شتێکی دەلێ مەسەلەن دەبی بەرامبەر لەسەر ئاوی جوابی داتەوە نابیستە مۆزوعەچکە وەزەیمە دەخایانی بە سەعات دەخایانی بەس تێکستەکانیش هەمووی با بڵێن تێکستی گونجاوەوەی کە ئێوە دەیڵێن مەسەلەن شتی نەشیایی دەدانی شتی نەشە و شتوان ناگۆترێ بەس خۆشەکەی چێ بەس قابلەتی دەوێ ئەتو مەسەلەن دانیشی 20 دقیقە 25 دقیقە لەسەر ئاوی شتی ئاوی وەسفکەی قابلێتە چی بیستومە هەر لە زار هەبوو لەناو حەفلەکەی لەناو با بڵێن ئەو گادەی دانیشتینە یەکسەر تێکستت نووسیە ئەوی کە من پرسیارم کردێ لەبارەی تو ئەمە دەخەی دادەن یەکسەر دادنێ ئەوە چۆن دەتوانێت ئەوی لایە پێ دوایە بارێکی تایبەت خوا یارە وەڵڵا ئەدی ئەو زۆر جار گرژی پێیا بووە لەگەڵ هونەرمەندانی دیکە بە قسەوەوە دەنگەشتە زۆر جارە گەیشتێتم با بڵێن قسەی توندیش بە یەکتر بڵێن ئاخە مەوەزە دەبتانی دەبتە دەزانین زۆر زار دەبیتە شەڕی شاران شارچێتی دەکەن ئەدی مە هەر کەسە و ینی ئەوە لای منە و قسەم کردەوە مزارەوە دەلێم ئەمن وەکو هونەرمەندەکەم هەولێرم خۆش دەوێ بە هەولێرەوەش جوانم و عشقی ناوی هەولێریشم هەرچەندە لە جێگایەک دانیشم منیش مەملەکەتی خۆم دەپارێزم و مەملەکەتی خۆم مەتح دەکەم هەر کەس بەرامبەر مەملەکەتی خۆی مەتح دەکەم میش مەملەکەتی خۆم مەتح دەکەم لێرە گرش باید دەوی باشە لۆ ما بڵێن هونەر و گۆرانی بۆ خۆشی و کات بەسەر بردن و چێژێکی ڕۆحیە یعنی لۆ بگاتەوە مەرحەلەیەکە دژی یەک بن و قسە بە یەکتر بڵێن دوور ینی مەسەڵ شاری خۆی مەتح دەکەم شاری خۆم مەتح دەکەم وای لێ دێ یعنی مەسەلەن بلێ شەڕ و ئاژا و شتیوان نابی یعنی منافەسی شاران دەبی خۆشە شتیوابی خۆشە هەکەسە جوانی شاری خۆی باسکە خۆش عادزی دروست نابی نانا شتیوان نابی لایمە بدایەت کە سوار بوو شتێکم گوت دەڵێنی نووسوت چی خۆی بە یەکەم دەزانین لە هەولێر لە هونەری گۆرانی نەخێنانی بە حیاتە مۆشتانم نییە لەگەڵ ئەوانی کە عیلاقەت چۆنە هونەرمەندانی دیکە هەیە مەسەلەن لە هەولێرن عیلاقەت لەگەڵیان چۆنەدا گەورەکانیان مامۆستا من گسکیان چاویان ماز دەکەم ئەوەی لە تەمەن لە من گەورەترە مامۆستا من هەمویان ئەوەی لە من گچکەتریشە لە تەمەن براگچکەی منەوە هیچ کاتێکا منەم گوتی و وەستامە و خۆم بە کەسشی نادەم چکە لەبەوەی لە من ئەقدەمتر مامۆستایان هەبووە لە من ئەقدەمتر مامۆستا هەیە بەڵام ئەوڕۆ هەر کەسێک هەرچی ئەستی خۆی لەبین نەکە جوانە کاریگەری چێت بەسەرەوە بۆ لەو گۆرانی بێژە دێرینەکانی تورکمانی مەسەرەن وەکو هابە و مشکۆ و کۆمەڵە گۆرانی بێشە بوونە لە هەولێر مەسەرەن حەیدەرە کەچەڵ و زۆر گۆرانی بێژتر هەمە ڕەنگە من ناوەکانە بە باشی نەزان بەڵام ئەوانەی کە زۆر دیارە مەسەرەن هابە بۆ مشکۆ بۆ هەرچەندە هابە خەڵکی کەرکوو بۆ بەڵام لە خیادەکانی گۆرانی تورکمانی تۆ کاریگەری کامیان بەسەرەوە ئەمە هیچ کاتێک ئاگەسەلەن فەرقم نەکردووە چکە من جارە من قسەکەم کردووە دەیشرێم کەرکووک لە بۆ من داچی دووەممە چکە من بە حەقەت ئەو خزمەتەوە ئەو تەقدیرم لە کەرکوچێ دیتیە و لێشیان دەبینم قەت ڕۆژێک لە ڕۆژان بێوەفایان لە بەرامبەر ناکەم دایما من قەرداری خەڵکی کەرکووکم ئەوەی لە بەرنامەشت باسکەم حەزم نێبوو ئەمن هەموو جارە قسەشم کردیا ئەمە لە بواری هونەر زۆر بە شانس بوومە چکە لە بۆی مامۆستا محەممەد ئەحمەد و مامۆستا سالم و مامۆستا یەشار مشکۆ و مامۆستا حلۆب قەساب و کەدالیکە بڕۆ دویانە هونەرمەندانێ بە تەمانەکان لەگەڵ هەمویان دانیشتیمە بەڵێ بەڵام وەکو یارمەتی کە تۆزێک یارمەتی میدا و تۆزێک لە لام ڕاوەستان و کاک سەدەدین کورەچی بوو خدا عافیکە یەشار مشکۆ بوو خدا عافیکە حلۆب قەساب و خدا عافیکە محەممەد ئەحمەد بوو مامۆستا سالم یارمەتی میدایەوانە بەس لێ وەکو هونەرمەندان لەگەڵ هەمویان دانیشتیمە لەگەڵەوە گۆرانیشت گوتیە لەگەڵ هەمویان گۆرانیم گوتیە چ گۆرانی بێژەک هەبووە کە حەزت کردە گۆرانی لەگەڵ بڵێ بەڵام ئەو دەرفەتە لۆ نەرەخسایە
بەخوای کەس نەبوو لەگەڵ هەموویان دانیشتی ئەوانەی کە با بڕێن لە هونەری تورکمانی لەگەڵ هەموویان دانیشتی مەنالێم هونەرمەندێکی زۆر بەشانس بوومە زۆر باشە لەگەڵ هونەرمەندە کوردەکان عیلاقەت بینیمە لەگەر کەریم گوڵانی نووری گەرمیانی ئەوانە عیلاقەت ئەمە لەگەڵ خاڵ و کەریمی خاڵ و خوارزایرە سلااوڕێزەوە کەریم گوڵانیە مامۆستا نووری چاوی مازەکەم نەزار ڕوانزیوی هەمویان لەگەڵ هەمویان عیلاقاتێک زۆر خۆشمەیە چکە هەمویان لەکنە من زۆر عەزیز و زۆر بەڕێزن هەریەکەوێکە و چاویشیان ماز دەکەم هەمویان مامۆستای منن گەورەی منن زانیاری مەیەکە بەرهەمی چاپکراوی شتێ نووسین وەکو کتێب چت نووسیوە چەند بڵاو کردێتەوە بابەتانێت و نووسیتە چین ینی بەخۆی ئەگەر بێ حەقیقات دەنەوە هەفتەوە دەستم بە بواری نووسین کردیا لە زۆربەی مەجەلات و جەریدە و کتێبان شعر و قۆریاتم بڵاو بیتەوە بەڵام کە وەکو کتێبی خۆم بەدەستە خۆم نووسیبم کتابێکم پێش ئێستا 2 هەفتێک پێشتا بەڕێبەری نادیاخای تورکمانان کاگیاوز بۆ میتەبع کرد بڵاومان کردەوە کتێبش کشم لە مەطبعەیە کاگ محەممەد دلشاد سەعج خۆی بۆمی کردووە ئینشاءڵڵا ویش لە بۆ 2 هەفتێت کە بڵاو دەبیتەوە تقریبا 5 کتابمەیە کە بەدەستی خۆم نووسیتم هەموو شعرە و شعرەکانشی خۆشمە و ئەموش بە تورکمانی نووسرایە جوانە گوتت مۆسیقاش دەژەنی عالەتی عود بەڵێ ئەوش دەورە کراوە کاتی یان نۆتهۆش بوو یان نۆتونە بوو لێرە سلااو ڕێزم بۆ مامۆستا زوێر تەحسین دەورەی کردەوە لەگەڵ چەند برادەرەکەم بەشداریمان کرد یەکیان لەوەی کاک موڕاد یەشار و کاک محەممەد فەرید و 3 مانگە و دەورەمان کرد ئیتر پاشەوی خۆمان تەتویر کرد هەر شتێک خۆی وایە کە بیدایەتەکان سەرچیەکان فێر بووی ئیتر دەبی خۆت تەتەوڕکە لە ئیشەکەی زۆر باشە تۆ ئەکادمی نەتخۆین دەمیست ئەو پرسیارەوە بکەم ینی گۆرانی و مەقامات و قۆریاتی تورکمانی زیاتر لەسەر چ مەقاماتێک زیاتر دەگوترێ مەسەر مەهار گۆرانی کوردی و عەرەبی لەسەر مەقامی بەیات و حیجاز و نەهاوەند و ئەو بابەتانە دەگوترێ ئەوانەی بەرهەمەکانی ئێوە زیات لەسەر چ مەقاماتە دەیڕێن کاگە سەرانی ئیمە مقاماتیمە زۆر قورسترە و زۆری شەفەرعاتەکانی مەسەرەن ئەگەر بێت و باسی مقام بەیاتی بکەیت ئەمە لە مقامەت بەیاتی چەندە فڕوعاتمانەیە لە هەر فڕوعاتە چیش چەندە فڕوعاتی قۆریاتی هەیە یعنی ئیشیمە وەکو مەسەلەن بەیاتەکەت گۆتەوە بەس بەڵام ئیمە بەیاتیمە چەندە فڕوعاتی هەیە شارەزای تێ لەو ئەی چۆن ینی نەک خۆم مەتحکەم و عیبشە ئینسانە خۆی مەتەکە لە بواری مقامات 180 باشم چکە لە بۆی معلوماتم زۆر وەرگرتیە و زۆرش لە 2 ماندی بوومە خوا لێی خۆش بیا ڕەبی مامۆستا میغدادا بوو لە کەرکووک لە بەیتی المقامات دەرسی دەدا ساڵی 2000ەکان بیدایەتی 2000ەکان خدا عافیان کار دووچیان کاک حیسام حەسەد گەورەترین شاعیری تورکمانەمان بوو لەگەڵ کاگێشار نەجاڕی وەکو مامۆ برازار بوون هەفتەی 3 ڕۆژەم دەچمە بەیتی المقامات لەوێ معلوماتم لە مامۆستا میغداری وەردەگرت هەر سێکیان ئەمری خۆیان کردیا جێگایان باش بی ئینشاڵڵا یا ڕەبی یانی ئەم لە 2 زۆر ماندی بوومە هونەرمەندانی دیکەی گەنج شاعری دیکەی گەنجیش پێیان نەبووینە مەسەرەن ئەوانێک کە وەفاتیان کردیا جیل دوای جیل دەبی بێنە وەسەتەکە ئێستا بدایەت شتێکت گوتت وەزعی ئێستا باش نییە پێشتر ساڵانی زووتر با بڕێن هونەر و گۆرانی تورکمانی لە پێشتر بوو ئێستا شاعری گەنجتان نییە هونەرمەندی با بڕێن ئەوانێک کە لەو بوارە تێکست بنووسن ئێستا 1-2 گەنجی شاعیرمان پیا بووە مەسەلەن لەوان کاک محەممەد حاجی فایقی کوڕی حاجی فایقی مستەفایەکمانەیە کوڕی نەزار بەزازی هەیتمان بەس وەڵڵ وەکو هونەرمەندان ئێستا ینی نیتمان هونەرمەندی گەنجمان پێڕانەگەیشتی هەتا ئێستا شتە گۆرانی بێژەشکە شێ لە هەولێر زۆر بەراوبانکە تورکمانیش محەممەد نەجارە نازام عیلاقەت کۆ لەگەڵ ئەو منافەسەتانەیە یان دۆست محەممەد نەجار برا گچکەی منە ئەتمەی گەورەکری ئەمنیز کاتێک لە کنە من ئەو شتە نییە منافەسە شتیوە ئەمن ینی لە بەیت شم نییە و احتیمالە با مەتحکردن نەبی بدایەتی هونەری محەممەد نەجاری گەنجاتی ئەم زۆر مە یارمەتیمدا پێویستە ئەوش بکەیت یەکەم گۆرانی محەممەد نەجاری لەسەر دایک بوو لەحن و کەلیمەی خۆم بۆی کردو بوو خۆشم لە
گۆرانەکەی کۆڕز بووم لەگەڵی چکە لەبەوەی ئەمن حەزم لێ هونەرمەند پێڕا بگە محەممەد نەزاری گەنجی ئێستا نییە چکە محەممەد نەزار چەندە ساڵەکە لە هونەرەیە ئەتوکە باسی هونەر پێڕاگەیشتن لایەکەمی ساڵانە دەبی یەک دوو هونەرمەند پێڕا بگە وانە بەس ئیمە ئەومان نییە تاکو ئێستا لەسەر مەسلەی حەفلات و ئەو گعدانەی کە دەکرێت ساڵانی زوو دەزانم کە ینی وەکو کللتورە چلێ هاتوو ناوتورکمانەکان ئێوارە مەولود دەکرا دوایە دەبووە گعدە و گۆرانی گوتنەوە ئێستا شەر بەو شێوەیە ماوە بەو شێوە نەماوە ئێستا مۆدیل گۆڕایە ئێستا قوڕستر بووە پێشتر کاتی خۆی مەولودە چیان دەکرد پاش مەولودەکە لە سەربانیان لە حەوشێ ئەگلەنجەیان دەکرد ئێستاەوە نەما ئێستا قەعادە گیرێ ئێستا فڕقە دێ لێلێتر حنا ڕۆژەکە خەنە بەندان ڕۆژەکە یەکتی دەناسن ڕۆژەکە بەس لە قازانجین گۆیەوە بزانمەوە ناوەڵە مۆزۆ قازانج نییە نالێم ئێستا لەبەی چم نیانی باوە نەبی ئەجوای دیجەی زۆرتر بووە مەسەرەن عام لە ئەولێرێ ئەجوای دیجەی زۆر بووە ینی مەسەرەن حەفەلاتەکان ئەگەر مانجێت سی حەفلی بکە احتیمالە دەیان دیجەی بی تەئسیر لەنگۆش کردیە لە هەموو کەس چ کردیە وەکو باری هونەر نەک لە من لە هەموو نەرمەندەکانی کوردستانی کردیە زۆر باشە بەس لە کەرکووک و هەولێر حەفلات دەکەیان با بڵێ دەرفەتەوە لەنە ڕەقسایە کە بچێ وڵاتانی دیکە بۆ نمونە تورکیا و ئازەربەیجان و ئەوانشکە با بڵێن تورکی دەزا زمانیان تورکیەوەوانە دەرفەتەوە لەنە ڕەقسایە کاکە سەنا من نەک لە هەولێر لە پردیە کردیتم لە دووس خوڕماتی کردیتم لە قەرەتەپێ کردیتم لە کفری کردیتم لە زۆربەی شارێک لە سلێمانی کردیتم ینی لە زۆربەی شارێک لە بەغدایە کردیتم لە مووسڵە کردیتم لە خەرەقۆین کردیتم یانی ئێستا باسکەم ئەوە ناو کوردستان و عێراق یان جێگایەک نەمانم کرد لە تەختاق کردیتم لە کۆیە کردیتم لە عێراق لە زۆربەی شارەکان حەفلەم کردیا لە کوردستان مەسەلەن شەخلاوە و دیانە و بینەوە بەرداز لە زۆربەی جێگان لە گۆرانی کوردیت گوتی ها گۆرانی هەموو زمانەکەم گوتیە ئەمن دای من فەرقی پێ ناکەمەوە کوردی عەرەبی تورکمانی چ زمانەکیان بێ بۆیان دەڵێم پاشەوی ساڵی نۆوەتەکانە من چوویمە تووشایی حەفلەمان کردیا خدا ئافریکا ئەحسان دۆڕەماتی ساڵێ جارێک هونەرمەندەکانی خڕدەکردەوە دەچوین پاشەوی دەرفەت لۆمان ڕێکەت لە ئەوروپای زۆر حەفلەم کردیە چەندە ساڵ چوویمە ئەوروپای حەفلەم زۆر کردیا هەرچەندە ئێستا تۆزە کێشەی فیزەی پیا بۆ لە بۆ هونەرمەندان بسمە عەلە ئەسەف نابی هونەرمەند هیچ لە هیچ دنیایەک کێشەی فیزەی هەبی نێگاگەسە لەبەر چ کێشەتانە یانی وەسەر بەتایبەتەوە کەسانی ناسراون تەقدیم دەکەی مەسەلەن دەڵێ دەچی نایەوە سیخەم نەبێ واخەشتیوا لە چێ جگە لە هونەری گۆرانی و ئەوە خەرێکی چی دیکەی ینی هەر ژیانی تو چی دیکەی تێدا هەیە ئێستا وەزیفەکەم مێ لە چەندە ساڵە لە ڕستەخانە داوام دەکرد ئێستا نەقلی لای بەکو تەنسیب چوومە لای کاک محەممەد دشادی لەوێ داوام دەکەم ئیتر داوامە و ڕاضێ و حەفلێ ڕازەش دەکەی بەڵێ پرسیارە دەبایە پرسیارە زوو لێ بکەم ئێلاخەت کۆ لەگە ڕاضەی یاقەم خۆشە لەگەر ڕاضەی بەخۆت ڕاضەی دەکەی چەندە ساڵ ڕاضەی دەکەم چەنەوە ڕاضە چی دەکەی ئەمن کەمە لە شامی دەکەم بەس وەکو فتنس یانی نەگا زەخام سەرداروانم و دۆست و حەبابی مننی سەردار ئیسماعیل عادی ئیشامە سەردار ئیسماعیلە ئەحمەد ڕامبۆیە بەشداری بە توڵاوشتت نەکردیت نا کەیفم بۆ شتان نایە بەس بەڵام وەکو هەموو جار کە دەمبینن خوا هەڵناگری ئینسان بێوەفا نەبی چ دەوێت لەمە لە خزمەت داینە ینی خوا هەڵناگری خوا تەمەنیان درێژکای ڕەبی ئیشامە ئەحمەد ڕامبۆیە کاک سەردارە ئاکاری برادەرمە ئێستا لەوێ لە ئاکەی ڕاضەی دەکەم خوا تەمەنی درێژکە کاک ئاکاری ڕاضەمی کردە فری زۆر باشە پارە مارێ وەرناگری خوا هەڵناگری ئینسان چاکۆ پیاوەتی لەبین نەکە دەرێ لۆ توفریە کاکە قەعای خۆتە ڕاستە ئەی متابعەی تۆپانشت ناکەی لە تەلەڤیزیۆنەوە شەجیعیت فەریقەکی حەز لە فەریقەکی مشکلمە پیادەکە ئێستا لێرە معلوماتم هەیە ها
دەزانم فەریقێکت خۆش دێ ئەم بەلاش نادی ناو بەرنامەی گوتیان هەندەری بارسلۆنەیە ئارێ وەڵڵا شەڕی لەسەر بارسلۆنەم زۆر خۆش دەوێ ینی نەک بێ وەختی کاتی لە کاتی میسیەوە خۆشم بێ پێشی میسیەوە خۆشم دێ زمانی ڕۆناڵدینۆ و ڕیڤالدۆ ئارێ بەخوای تابعاتی زۆر خراپی بارسلۆنەیە هەندەرەکانت دێت عاجز نابن ئەگەم شەجێوی بارسلۆنای بی ناوەڵڵەوە ئەوە ڕیالە دەزانی مەوزوعکوە برا گەورە تەبیعاتە هەر کەسە و حەزی لە فەواکێکی هەیە حەز دەکات پڕتەخالی بخوا هەیە سێوی بخۆنی ئەوە تەبیعاتە ئەمە کەیفم بە بارسلۆنە وەرزشی شەروایە یانی هەر کەسە و حەزی لە نوع ستایلێکی گەمەیە وانە لە فەریقێکی خۆش دێ زۆر تەبیعیە نادێ و لێرەشم خۆش دەوێت زۆر قەت نەمدیتی لە زۆر چی هاتی منم نەزانم زۆر زۆر ناو خەڵک دادەنیشم ناو خەڵک دادنیش تەشجیعی هەولێرە دەکەی ئارێ وەڵڵا هیچ گۆرانیت لەسەر نادی هەولێر نەگوتیان بەخوا وعدەکەم دایە گۆرانیش تەزیکەم بەس با ئینشاءڵڵا فرسەتێک بی ینی بە شاعیرەکانم گوتیە بە کاگەشەر ئاڵتە بەرماغ و جەماعەتی شتێکم بۆ بنووسن ئاوازەکەی خۆم داینێم و ئینشاءڵڵا تەزیل دەکەم بە تورکمانی نادی هەولێر هەمومان خزمەتیکەین ڕاستە زۆر باشە کاک یونس خۆت بە قەرزاری چێ دەزانی لە ژیانت قەرزاری داکمم بەس دایکت ئارێ وەڵڵا ئەدی باوکت لە باوکم ئەمری خوای کردیا قەرزاری دایکم من دوایە قەرزاری خێزانم چکە لە بەوەی بە حەقیقەت دەرس و دەوامیان و هەموو شتیان خێزانم نەبیە من نازانم ئەو بوویتە گەورەی ماڵێ ئەرێ بەخوا چکە لە بەوەی ئەمن بە دوی کاسبی کەتیمەوە بە دوی ماندی بوو بە دوی ئیشەکەتیمە ئەمن بە حەقیقەت یەکەم دایکم دووەم قەرزاری خێزانم گوتیان باوکت زۆر خۆش دەویست خدا ئەفریقا زانم وەفاتی کردیا بەس گوتیان ینی زۆر خۆشت دەویست متعەلق بووی پێوەی ئەمە من جارێ دایمەن ئەو قسەم کردیا منداڵ قەرداری داک و بابیتی ئەگە داک و باب نەبی لە مالێ بڕوا کۆماڵە وێران دەبی تێک دەچی چەند توانیتە قەرزی دایک و باوکت بدەیتەوە بەخوای ئەوە لە توانام دابی تەقسیم نەکردیە احتیمالە بشپرسی لە داکەم بەرنامەیە دەگاتە شوێنی خۆی احتیمالە داکەم گلەی لە من نەبی قەت چکە لە بۆی داکەم بەم بڵێ ڕۆح لە بۆی دەبم ڕۆژێک بە داکەم نەمگوتێنە کەدمەی ئەم نەبابم نەداکەم بەکارم نەینایە باشە برایەت شتێ ئێستایش گۆرانی بێژە ناوی ئەحمەدە پێ چەند دامی ئەوت کردیە و عیلاقەتان کۆ لە ڕووی هونەریەوە ینی برایەتیەکە هیچ دەلایەک بەڵام لە ڕووی هونەریەوە عیلاقەتان چۆنە و تا چەند دامی ئەوت کردووە پشگیریت کردووە بەخوای دامم کردووە وەکو دامە چەند گۆرانێکم لۆیدانە تەزیری کردیا بەڵام ئەو فترێکی زۆر لە کوردستان نەبوو لە هەولێر نەبوو لە ئەڵمانی بوو لە دەرەوەی شار بوو لەمان دێ زۆر لە بواری هونەر نێزیک نەبوو دوور بوو استەوە 2 ساڵە هاتەوە ناوڵە پار هاتەوە بە نیازیە نستەوە ئەڵمانی ئەلەو شارە بمێ قەدری ئیمکانی خۆت ئیمکانەت یارمەتی دەدەم بەس بەڵام وەکو هونەر هەر کەسێک دەبی خۆی تەتویرکە لەسەر خۆی بکە ئاچکە ئەمەش کاتی خۆمان مەسەڵەن پرسیارمە لە مامۆستایان کردیا بەڵام بە مامۆستایەکەمە نەگوتە لە حەفێوە لە تەنیشتم دانیشە ئەمن بزانن چۆن دەیلێم چۆن نایلێم دەبی ئیبداعات و هەموو شتی خۆت بە خۆت بیکەی زۆر باشە لە گۆرانی بێژە کوردەکان ئەوانەی گۆرانی بێژی کوردن با بڵێن حەز لە دەنجی چێە بە چێ سەرسامی مەسەڵەن لە حەفلەکان گۆرانی چێ دەڵێەوە بەخۆیمە گۆرانی هەمویان دەڵێمەوە بەس بەڵام وەکو دەنگ ینی وەکو دەنگ ئەمن ینی باواقعەت قسێکم کە سەرسەمی دەنجی ما خوا لێی خۆشوی محەممەد جەزا ئەمن سەرسەمی دەنجی محەممەد جەزایمە ینی تەبیعاتە ئاساییە حەزر لە ستایل و با بڵێن دەنگ و بەخوای شێوازی گوتنی ئەو بووە دەنجی محەممەد زای دووبارە نابیتەوە ئەو لە خۆی ئاساندا بەس بەڵام تام و چێژێک و ئەدایەک و جێیەکی مۆسیقی ئەدی گەنجەکانی ئێستا مەسەڵەن گۆرانی بێژی گەنجیش زۆرن مەسەڵەن کوردی هەمویان برادر من ینی بەڵام دەنجی هەمووشیان خۆشە بەس بەڵام وەکو کە تەئسیر لەم بکە کە زۆر کەیفم پێ بێ محەممەد جەزایە ڕاست زۆر باشەوە ناوەندی هەولێرەیە ئەوە منارەشمان بینی ئێستا لەو مەکتەبەی ئیبتیدایم خوێندیە
كانت خو مكتبة بوتان بو مكتبی بۆتان باڵێ گۆرانی تێ لەسەر هەولێر جواب بزانام لەسەر قەڵا و منارەی گۆرانەکەم لەسەر هەولێرە تەزی کردیا 2 ساڵ پێشستەیە چکە پار 9 مانگ نەخۆش کەتم ئاگەم لە تۆزێک بواری هونەر نەبوو هەر بە منیان گوت گۆرانش لەسەر هەولێرە تەزیکە هەگوتم باش ڕوادەکەی 5 ساڵ چاوەڕێم کرد ێ باشە خەڵکانێک احتراماتم بۆ هەموو هونەرمەندەکانەیە احتراماتم بۆ هەموو هونەرمەندەکانەیە ئەتوونە بۆ هەولێری بە 5 دقیقە وەزف بکەی چت کردیە تو چت کردیە ئەمە گۆرانێک مەسەولێت دەزیکی نزیکەی 15 دقیقەیە 15 دقیقە ینی وەکو ئیشەکی شاکاری لێ هاتێ تەسویریشم کردیا گەشتێک بەڵێ تەسویریشم کردیا تەسویرەکە لە یوتیوبی شەیە ینی بڵاو بوویتەوە بڵاو بوویتەوە تەبا تەسویریان بۆم کرد و کەلیماتەکەشی مامۆستای شەعاڵتە بەرماغیە ئاوازەکەی خۆمە خۆم دامنایە چەندان مقاماتێک لە ناوی تەحویل دەکرێ قەعات دەگۆڕێ یعنی بەلای منەوە هێشتم 5 دقیقە 15 دقیقەکەمە کەمە دەبا زیاترم بکردەوە دەتانم جێم لە پارچە چیە گۆرانێبی بەخوای بڵێ ئێستا مەسەڵەن ئیمکانیات تاقەت هەیە ئێستا بڵێ بەس لە یوتیوبی جێ بدەی باشترە زۆر باش حەزم لێ بوو جێم لێ بزانم یاین لەسەر ئەمە دوای لینکەت بۆ دەنێرم باسی گەڕەکی عارەبانیشم کردیا جێی خۆم باسی خانەخام کردیا باسی تەیراوام کردیا باسی زۆربەی شارەکانی هەولێرێم کردیا کە باسی جوانی هەولێری دەکەم ینی بە حەقەت هەولێر بتەوێ نەتەوێ ئەوڕۆ شارێکی زۆر جوانە لای من هەولێری ئێستا لەگەڵ هەولێری 20 ساڵ پێش ئێستا لای زۆر فەرقی هەیە ئەو سا خۆشتر بیان ئێستا وەکو مەعیشەت گەنجەکە لە هەولێر گە منداڵ لەدایک بووی و منداڵی لێرە برتە سەر و ئێستاش لە هەولێر دەژی مەسەرەن ینی هەستی تو چۆنە ئێستا لە لای منەوە هیچ شارێک هیچ وڵاتێک لە لای من لە هەولێری جوانتر نییە هەولێر ئێستا ماشەڵڵا ئەوانەی کە کاریان لە بۆ هەولێر کردیا ئەوانەی کە دەستیان بۆ هەولێر درێژ کردیا خزمەتیان کردیا هەموو خواتەمەنیان درێژکە خوا سەرکەوتویان بکە بە حەقەت هەولێریان کردە هەولێرێکیکە محەللی عەرەبان لای تو چ دەگەێنێ گەڕەکی عەرەبان بەخوای چەند محەللی عەرەبان نەبینم یادگاری منداڵیەکانی خۆم دێتەوە بیر منداڵی خۆ لێرە برتە سەر ئارێ وەڵڵا زۆر باشە کاکە ئەوە گەیشتنە کۆرانی عەرەبان گەڕەکی عەرەبان گەڕەکەکی دێرینی هەولێریە منداڵی ئێرەی چت هەیە لەو گەڕەکەی شتێک کە هەمیشە لە خەیاڵ تا حەزەکەی لە دوو شتێک بجێڕێەوە ئەوە کاتی خۆی منداڵ بووین ئێستا باسی ئەوە دۆ دەکەم ئەوەی تقریبان 10 ساڵێک دەبووم نەدەبووم ئەگەر چەند برادەرەکی خۆمان گەڕەکی ئەنێ بەبیر دەبێگەر بەسمسمانەیە بینێتوە ناڕوانە لەگە برادران گەممان دەکرد لە پێش دەکەی کنیسەی لە غافڵەتی نیوەی شێ بڕاست دەرکە کراوەی کنیسەی غەرغارانەیەک بوو بە ژیانمان شەوانمان وامان لات نەدەوێنان بینێ دەرێ لە پێش دەکەی کنیسەدان شسمانێ بکەیت ئەلەوێ گەرازی وێن دەرێ کاکا سەلام ئەو بەرامبەر مەنێستێ گەرازی کاک مۆفەقی نازامی چێ ببین گەرازی کاک مۆفەق مەڵێ ئەلەو گەرازی وێن دەر لەگە برادەران تۆپانێمان دەکرد دوو عامودمان دادەنا هەتاکو درەنجی شێ تۆپانێمان دەکرد منداڵی خۆشە ژیانی منداڵیمە زۆر خۆش خۆزگەم باینێ تەمەن نایە کاتی دەکەیەوە ئەرێ وەڵڵا تەمەن دەڕوا ئینسان ئەو قوت و تااقەتی جارانی ئەو تام و چێژی جارانی نامینێ بیستم گوتو لە چەند ناسە بەشکە گوتو بوو ئەگەر منداڵەکانم پێڕابگەن نایڕمێن ناو مەجای هونەری و گۆرانی گوت دەبەر چیە و قسەیت کردویانی خۆت پەشیمانی لەو مەجالە وەکو پەشیمانی بەڵێ چکە لە بۆی ژیانی ماندیبوونم زۆرە ماندیبوون زۆرە ئەم مەسەلەن شەو هەیە سەعات 3:04 شەوێ هاتیمەوە مالێ شەوەیە درەنجی شەوێ دێمەوە مالێ ینی منداڵەکانی من بواری ئەو ماندیبوونەی خوا هەڵناگری ببینن لای من پێیانم گوتیا بخینن ببنە شتێک لە بۆ خۆتان ئەمنوەکو بابک ئەوەی لە توانم دابێ داعمیان دەکەم ئەوەی کە خوا ئۆسخەی چەند دابێ ئەوەندێ داعمیان دەکەم ئەش بۆ خۆیان بنە شتێک ئەو گەرانزە ئەوە سنتەری کۆڵانی عەرەبان لێرە تۆپانێماندا کردینە گەرازە بێرێ هەموو گرد و مرد شتوا بوو
سەحەکمان بۆ خۆمان دروستمان کرد بۆ خۆشمان خایانمان دەکرد لێرە تۆپانێمان دەکرد ئەلێرە کە باسی نۆتم دەکرێت شتەوە سەمان ئێرە ئەو خانێوێن دەرێ مالی مەبوو ئەو بەرامبەر ئەو خانێستا ئێستا نەمایە شوێنان ئێستا نەمایە گەراجەوە ئەو گەراجە ئێرە ئەوم ئەلێ لە داگ بوومە ئەو خانی ئێرەم لە داگ بوومە ئێستا بوویتە گەراج زۆر باشە کاکە لێرە دابزام لێرە دابنێمەنی لێرە دابەزی وەڵام مەمنونی ئەمن مەمنونی تومە کاکە زۆر سپاس سەی خۆشمان کرد زیکرایات هەری شەکە دەبێم لە خزمەت مەمنونم زارە هیچ حەفلەم لێ نازانم ئەگەر لە خۆمان شەوەک دادێش زۆر باشە کاکە زۆر خۆشحاڵ بووم چاوەکەوی عەزیزی مەمنونم چامرەکرد نییە چ خزمەتەکرد نییە کاک یونس تو تنچی خۆشەویست زۆر سپاس کاتەی خۆش زۆر سپاس بینەرانی ئازیز ئەڵقەی ئەمجارەی تەکسی 964 کۆتایی هەر لەگەڵ هونەرمەندی ئازیز کاک یونس تو تنچی هونەرمەندی دیاری بواری هونەری تورکمانی لە شاری هەولێر و لە کوردستان تا ئەڵقەی داهاتوو شاد و بەختەوەر بن